ئەخێربێن بۆ پۆدکاستی کوردی TV. باوکم چیشوەرێکی زۆر دوور. دەچینە ئوسترالیا، وڵاتێکە لە کوردستانەوە 10,000 کیلۆمەتر دوورە. ئەستێرەیەک لە داسما باوکم چیرۆکێکی گێڕایەوە. ئەستێرە و کرانەکین کە لەوێ دەژین. باسی SBS کوردی بە تایبەت مامۆستا شاهین بەکر سۆرەکلی دەکەین. دەنگێکە تەنیکێشێکی شتا باس. بۆ کوردان ئەم وڵاتە لە سەرەتادا زۆر نەناسراو بوو. بەڵام لە پاش ساڵانی 60ەکان چەند ڕۆڵەی کوردستان دەستیان کرد بەچوون بۆ ئەوێ. سەرەتا لە باکووری کوردستانەوە هات، دارای ستارتەپە. کاکم دانشتەنتی، زیانێکی نوێیان دازراستە. بەڵام دڵیان هەردەم لە نیشتماندا بوو. لە ساڵانی 70 و 80کاندا کوردانی ڕۆژاوا و باشووریش دەستیان کرد بەچوون بۆ ئوسترالیا. داکم چیرۆکێکی سابی. سەدام حسێن لە ساڵی 1980 هێرشی کیمیاوی هەڵەبجەی کردە سەر کوردان. زان کشتان، بە 100,000 ڕایان کرد. زۆرێک لەو شتالیا کرد. ئەستێرەیەکی زۆکەی شتالی. داکرا شێکات، داکێک رەشتی شاکشی کردەوە. ناسانوس تەناسمیشتە شێساتیاتی. دانەدرەشتی. ئەستارەیەکە نیشتێتون تێراسێرتات. باوکم چیشتێرە مێنیشتۆرەکە نیشتە تەنگێک هات. حکومەتی ئوسترالیا ئەستێرەیە چیرۆک نیشتە. ئەستێرەی ششتە نیشا دەدرەنوشایەوە. باوکم چیرۆکێکی گێڕایە نووش. ئەمڕۆ بەپێی سەرژمێری ساڵی 2017 10,500 کەس خۆیان وەک کورد دەناسێن ئوسترالیا. بەڵام ژمارەی ڕاستەقینە دەکرێت زیاتر بێت، چونکە زۆر کەس خۆیان وەک سووری، تورک ئێرانی یان عێراقی تۆمار دەکەن. ئەستێرەیەک لە ئاسماندا دووشاری شتوشاکێکی شارژدا. داوکم چیرۆکشنی ژیانی شتادا. فناوتەنیشت. ناوچەی ئێپینگ ناسراوترینش کوردانە. دەنشتە شتاکرا شتا شەشین. ئەسێرەی شتاجی کڕیت. دەتوانیت بە کرمانجێکی دیاری شاکات. تەرەنیسەت. کۆمەڵگەی کوردی ئوسترالیا هەموو ساڵێک نەورۆز پیرۆز دەکات. نەورۆز تەنیا سەرەسا لە ساڵێکی گێڕایەوە. نەورۆز تەنیا سەرەساڵی کوردان نییە. دامسی تسیبەن. زانمشت زیاکە گێڕایەوە. لە ساڵی 2019 بۆ یەکەم جار نەورۆز لە پەرلەمانی نیو ساوس وێلز پیرۆزکرا. باوکم چنتۆنی ئەلبانیزی کە ئەمڕۆ سەرۆک وەزیرانی ئوسترالیایە وتی کوردانی ئوسترالیا بەشێکی گرنگن لەم کۆمەڵگەیە. دانیشتی مێرەکی شیندەی کاوە. لە ساڵی 2023 ئیسمەت تاستان کورداکی پارتی گرینز خۆی بۆ پەرلەمانی نیو ساوس وەیلز پێشکەش کرد. تا یەکەم جار بووکەیگی دەرەوشایەوە. باوکم چیرۆکێکی گێرا. دەسا کرۆکشی رتا دەنیشتیرە. کردش کمیونیتی سنت لە سیدنی وانەی زمانی کوردی بۆ منداڵان دەکاتەوە. کوردش لۆکێکی گێڕایە. مافی کوردان لە پەرلەماندا دەپارێزێت. ئەستێرەیەک لە ئاسماندا دەن کۆنترە، بەڵام یەک ڕێکشراو لە هەمووان دیسترێت. تشتی راستپیشتی شین. کورتکراوەی SBS Special Broadcasting Service ڕادیۆ و تەلەڤیزیۆنێکی فەرمی فرە زمانە لە ئوسترالیا. ئەستێرەیەک لە وڵاتێکی فرە کلتورە، لەبەر ئەوەی ئوسترالیا و ڕاوەستە ببیستێت. بۆیە SBS بە زیاتر لە 150 زمان پەخش دەکات بە عەرەبی، تورکی، چینی، یۆنانیش تەواوە. ئەستێرەیەک لە ساڵی 1904 دامەزرا.
ئەو هەموو هەفتە بە کرمانجی و سۆرانی پەخش دەکات. پێنجشەممە و یەکشەممە. دەتوانیت گوێ بگریت لە SBS SBS رادیۆ 2 یان لە ماڵپەڕیز بێتەنەی و ئەوەی SBS کوردی دامەزراند یەکەم کەسی و ڕابەری مامۆستا شاهین بەکر سۆرەکلی بوو. مامۆستا سۆرەکلی لە نێو ئێمە کورداندا یەکێک لە گرنگترین کەسانە دیاسپۆرا. جیانت زۆر دەنیشتابی. ساڵانیش تیرا دەدرەوشایەوە. باکسنجی شکین. مامۆستا شاهین بەکر سۆرەکلی لە ساڵی 1946 لە گوندی مەزرەی کۆبانێ هاتە دنیاوە. تینیشتاکێکیش دە کوردستان. شاهین بەکر سۆری دات منداڵیدا لە گوند گەورە بوو. لە قوتابخانە عەرەبییەکاندا خوێندنی کرد، بەڵام لە ماڵدا بە کرمانجی قسەی دەکرد. ئەستێرەیەک لە ئاسماندا دسووریە زانە زۆرێک لە کورداس نەبینی. ئەسا سۆرەکلی زەمانی دایشی لە گێڕایەوە. برۆکەیە لە ژیانی ئەو گەلێک کوردی تردا بەم شێوەیە بەرجەستە بوو. زمانمان ناموسمانە. لە ساڵی 1965 مامۆستا سۆرەکلی لە سووریا دەرچوو. سەرەتا چوو بۆ نەمسا لەوێ بە ساڵێک. باوکم چوو بۆ ئەڵمانیا. لەوێشەوە بە کەشتی لە ساڵی 1968 گەیشتە ئوسترالیا. ئەو کاتە ئوسترالیا بۆ ئەو وڵاتێکی زۆر نەناسەتراو بوو. هیچ لەوێ دەناسی. دەچیش تێڕاچی. ئەستێرەیەک. باوکم چیرۆکێکی گەڕە شیری. لە ساڵی 1970 هەوەسی تا تەنیشتە زارسارەخۆ. ساکەنیشتی داکێرە کە دیێشتا. ئەستاری زاناییشتیش چیرۆکشیش دابێت. لە هەزنا چیرۆکێکی گێڕایەوە. لە 1904 ساڵانێکی زۆر منداڵە ئوسترالی بنەماڵە کۆچبەرەکانی فێری زمانان کرد. چەندیەک هەوەسە ئەنسیە زیرۆکی سەدیش کرد. لە ساڵی 1979 زاکی سێمەزارە کە نەشڕێکزاری ئوسترالیای دامەزراند. دانیشتیری کێشی گەرایەتی گەرەکدا هەبوو بن. بەڵام ئەوکم چیرۆکێکی بە ماڵێکە. شوێنێک کە تێیدا کورد بە یەکەوە کۆب بنەوە. ئەستێرەیەک لە تای کۆمەڵگەی کوردی ئوسترا فەرمی. لە ساڵانی 1983 مامۆستا سۆرەکلی دەستی بە یەکەم بەرنامەی ڕادیۆیی کوردی کرد لە ئوسترالیا. ئەستێرەیەک لەسەر ڕاتمچی گێڕانە. باکستێرەیەک شماچی و کێکی گێڕایش. چاکم ششنەوەیەکی بچووک بوو، بەڵام ڕێگەیەکی گەورەتری لە بەردەم کردەوە. لە ساڵی 1984 حکوومەتی ئوسترالیا بڕیاریدا کە SBS بە کوردیش پەخش بکات. چیرۆکەشیشە ئیدیتن پرۆس واتە سەرپەرشتیاری بەشی کوردی. ئەستێرەیەک تا ساڵی 2015 31 ساڵ ئەو دەنگی SBS کوردی بوو. باوکم چیرۆکێکی 31 ساڵ. لەم ماوەیەدا ملیۆنان لە کوردانی ئوسترالیا و ئاسیا پاسیفیک دەنگی ئەویان بیستووە. مزگێنی زانیاریش چاو پێکەوتن، ئەدەبیات هەمووی بە کرمانجی گوتران. بەڵام مۆستا سۆرەکلی تەنیا دەنگی ڕادیۆ نەبوو. ئەو ڕۆمان و شیرۆکێکی گێڕایەوە. گەورەی کرمانجیە یەکێک لەو نووسەرانە لە دیاسپۆرا زیندوویان هێشتەوە. یەکەم ڕۆمانی ئەوەندا بوون لە ساڵی چیرۆکی بڵاو بووەوە. ئەم ڕۆمانە باسی کوردێک دەکات کە لە نیشتمانەوە دوورکەوتووە و لە دووریدا خۆی لەدەست دەدات. تێماکەی بێ نیشتمانی بێ زمان بێ ناونیشان بۆ هەموو کوردانی دیاسپۆرا بە نرخ بوو. دانی مامۆستا سۆرەکلی دیوانی شێعری پاش وەندابوون ئەنشێعری ژانی حەفت دەرەت. لە ساڵی 1960 دەتری گێڕا کرد.
ڤەگەر واتە گەڕانەوە باسی حەسرەتی گەڕانەوەی نیشتمان دەکات. لە ساڵی 2009 دوو کتێبی تر، دەستانە دەروێشێ عەودی و هەلبەستێنج دڵ، هەروەها چەندین کۆمەڵی چیرۆکی نووسیوە، وەک 55 چیرۆکێن 38 ساڵان. ئەستێرەیە چیرۆکێکە. داتا کتەنیشت گاران ریشتراگی چیرۆکێکی گێڕایەوە. ڕۆژێک دێ کە منداڵەکان لە بەردەرگەی دایکیان دەردەکەون، دەگەڕێن شنەوە نیشتمان. ئەم شیعرە دواتر بوو بە گۆرانی، دەم شیع لە سەرانسەری دیاسپۆرا بۆ نەورۆز، بۆ کۆبوونەوەکان، بۆ میوانان دەخوێندرێتەوە. لە ئوسترالیاوە تا ئەڵمانیا، لە ستۆکۆڵمەوە تا تۆرۆنتۆ دایێ ڕۆژێک دێ گۆرانیەکە کە هەموو کوردێک دەیناسێت. لە ساڵی 2015 مامۆستا سۆرەکلی لە ئەسبیئەسی کوردی خانەنشین بوو. 31 ساڵ وسوش دەتواندێ شت ئەکشایەوە، بەڵام هەموو شتێکی بۆ زمانی کوردیدا. باوکم و شتێکی و ژیانی خۆی. پاش خانەنشینی ئەو نەکەوتە ئاسوودەیەوە، هێشتاش دەنووسێت، هێشتاش چاوپێکەوتن دەکات، هێشتاش هیوای ئەو هەیە کە لاوانی کوردی ئوسترالیا زمانی دایکیان فێر بن. مامۆستا تێیوت: ئێمە لە دوورین بەڵام دڵمان لە کوردستانە. ئەو باش دەیزان کە دیاسپۆ قوشی. کاتێک ئەشیرۆنکی گێرە دانیشتنی شتی ئەلادی گێرا بوو. کاتەنی بەڵام ئەو هەردەم دەیوت، بەڵام ئەو هەردەم دەیوت ئەگەر زمانمان هەبێت ئێم نامێن. ئەستێرەیەکم چیرۆکێکی گێڕایەوە. ئەستێرەیە لە سیدنی و لە مێلبۆرن، نەوەیەکی نوێ دەستی پێکردووە بە کوردی قسە بکات. منداڵانێک کە تەنانەت شتە شارە بنەڕەتیەکان کۆبانەیان نەبینیوە. بەڵام لەبەر مامۆستا سۆرەکلیونەوەکەی زمانی باو بە پیران لەوێ هێشتاش زیندووە. کارە تەتایساک دەنشی. نیشتمان تەنیا خاک نییە، نیشتمان زمانە، کلتورە، یادەوەریە. لە کۆبانێەوە تا سیدنی، لە دیاربەکرەوە تا مێلبۆرن، ئەگەر زمانمان هەبێت ئێمە دەگەینە یەکتر. مامۆستا سۆرەکلی ئەم ڕاستیەی بە ژیانی خۆی سەڵماند. دانی 6 جامەرات. باوکم شیشێکی گێڕایەوە، ئەدادیاتی سەمیات. باوکم چیرۆکێکی گێڕایەوە. دەنگشتن. ئەگەر حەستان لەم پۆدکاستە بێت، باوکم چیرۆکێک گێڕایەوە. باوکی کچەشکە سە دیری یاتوودا. داوکم چی شتاکێکی بمێننەوە. نیشتمە نیشتاشی